چیرۆکی ناڵی ئەسپ و بازرگانە چەممەڵەکە. دەگەڕنەوە دێر زەمان بازرگانێک ئەسپەکەی ئامادە دەکات بۆ ئەوەی کە بڕوات بۆ شار تا ئەو شمەکانی پێێتی بیفرۆشێت. پێشەوەی دەست بە ڕۆشتن کات تێبینی دەکات کە بزمارێکی ناڵی ئەسپەکەی پێویستی بەوەیە کە تند بکرێتەوە، بەڵام گوێی پێنایە و ئەکەوێتە ڕێ. دوای ماوەیەک لە ڕۆشتن تێبینیەوە کات کە یەکێک لە بزمارەکان کەوتووە، هەمان ئەو بزمارە بوو کە شل بووبوویەوە. ئەویش لەبەر خۆیەوەڵێ کێشە نییە، ئێشتا 3 بزماری تر بە ناڵەکەەوە ماوەتەوە، بەڵام لە ناوەڕاستی ڕێگاکەیە یەکێکی تر لە بزمارەکانەکەوێت. لە دوای ماوەیەکی کەم بزماری سێمی ژەکەوێت وەیە ناچارە بێت کە بزماری کۆتاییش بەدەستی خۆی دەربهێنێت بۆ ئەوەی کە ئەسپەکە بتوانێت بە ڕێگەدا بڕوات، بەڵام ناڵی ئەسپەکە دەکەوێت. بازرگانەکەش لەبەر خۆیەوە ئەڵێت کێشە نییە، ئەسپەکە توانێت بە 3 ناڵەوە بڕوات، کێشەیەکی وها دروست نابێت. دوای ماوەیەک لە ڕۆشتن بەو شێوەیە بەردەوامە بن، پاشووی ئەسپەکە بەریندارە بێت، بۆیە ئەسپەکە لە تاو ئازارە وەستێت. لەو کاتەدا کۆمەڵێک دزیان لێ پەیدا بێت، بۆی ئەوەی کە ئەسپەکە ناتوانێت غار بدات چونکە بریندارە، وەیە دزەکان بە ئاسانی پێیان دەگەن و هەموو شمەکەکان و ئەسپەکەشی ئەبەن و لە ناوەڕاستی ڕێگاکە بە تەنها بەجێی دەهێڵن، وەیە ناچار دەبێت کە بە پێ بڕواتەوە بۆ ماڵەوە و لە ڕێگە لەبەر خۆیەوە بڵێت لەبەر تەمەڵیم و تەنیا یەک بزمار ئەسپەکەم و هەموو شمەکەکانیشم لە دەستدا. بازرگان تووشی کێشەیەکی گەورە بوو وە سەروەتەکەی لە دەستدا تەنیا لەبەر ئەوەی کە کێشەیەکی زۆر بچووکی پشتگوێ خست. ئەم چیرۆکە پێمانەڵێت ئەوەی کە شتە بچووکەکان پشتگوێ خات ئەوە بە دڵنیاییەوە شتە گەورەکانی لەدەست ئەچێت. ئەماش شتێکە کە هیچ کەسێک نایەوێت ڕوبەڕووی ببێتەوە و ێواز لە تەمەڵی و سستی بهێنە و ئەوەی کە دەبێت بیکەیت لە کاتی خۆیدا ئەنجامی بدە. وەک کوردەواری ئەڵێت ئیشی ئەمڕۆ مەخەرە سبەی با نەبی ڕەنجەڕۆ و دانیشی بێوەی.